بابەتە و ئەف جۆرێ بازرگانی کردنێ و یعنی gelek مەترسیدارە و هەروەکو ئەف ڕۆژی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانê zenga مەترسیدarbûna evê lêdayî em dê zêdetir servê mijarê rawestîn ka diçeyete kirin bû berengarbûna madeyên hojber bikarînana wê û bazirganên wê awayekê girtî ji vê derbarê da mêvanekî min heye nava Sûdê de Birêz Sefîr Mihemed Emîn biryarderê Komîteya Bilind ya berengarbûna madeyên hojber di nava Sûdê delgel min e bexêr bên. زۆر سپاس زۆر سپاس. پێشەوەی باسی ئەوە بکەم کە ئەو سندوقە چۆنچۆنی بەکار دێتن یان ئەو پارەی کە کۆ دەکرێتەوە پێم خۆشە بزانم ئەو سندوقە چۆنچۆنیەوەی کە دامەزراوە. سەرەتا زۆر سپاس پێم خۆشە لە سەرەتای بەرنامەکە دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم کۆنفرانسی ئەمڕۆ بکەم. دیارە ئەم کۆنفرانسە لە نووسینگەی ڕێکخەری ڕاستپاردنی و دەوڵەتەکان بە هاوکاری لەگەڵ لیژنەی باڵاوە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی ئاسایش ڕێکخراوە بە سوپاسەوە بۆ ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پێشکەشکردنی ئەو وتە بە نرخە لەوێ و دیارە خەڵکانێکی نەوعی و خەڵکانێکی تایبەتمەند بە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لەم کۆنفرانسە ئامادەبوون. هیوادارم ئەمە یەکەم کۆنفرانس و یەکەم کۆنفرانسە بەڵام هیوادارم دوا کۆنفرانس نەبێت. سەبارەت بە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر هەنگاوەکانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بە گوێرەی استراتیژی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر کە لەلایەن لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەوە لە هەرێمی کوردستان دانراوە بڵاو کراوەتەوە و نێردراوە بۆ وەزارەت و فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی پەیوەندی بە شیاندنەوە و چارەسەرکردنی توشبوانی مادەی هۆشبەرەوە هەیە پێشەوەی باسی ئەو بکەین هەر بۆ ئەم مەبەستە دیارە لە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 بە پێی مادەی 45 سندوقێک دەبێت دابمەزرێ و ئەم سندوقە دیارە دوای گفتوگۆیەکی ورد لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری لەلایەن لیژنەی باڵا و وەزارەتی دارایی و ئابووریەوە دوو ڕێنمایی بۆ ئەم سندوقە دەرچووە. ڕێنمایی ژمارە دەی ساڵی 2023 لە وەزارەتی تەندروستی و ڕێنمایی ژمارە دوی ساڵی 2023 لە وەزارەتی دارایی. خۆشبەختانە ئێستا ئەم سندوقە دامەزراوە و هەژماری بانکی بۆ کراوەتەوە و دەست کراوە بە کۆکردنەوەی داهاتەکانی کە لە یاسا دیاری کراوە بۆ ئەو سندوقە لە کاتی ئێستادا سەرقاڵی کۆکردنەوەی داهاتەکانی ئەو سندوقەکە حسابێکی بانقیە چۆنچۆنیە. سندوقەکە هەژمارێکی بانکی بۆ کراوەتەوە سەرەتا لە لێرە لە هەولێر دوای ئەوەی کە ڕێکارەکانی کۆکردنەوەی ئەو سپاردە و ئەو پارانەی کە بە یاسا دیاری کراوە وەکو داهات بۆ ئەو سندوقە بەدڵنیاییەوە ئەگەر پێویست بکە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش هەژماری بانکی بۆ دەکرێت. باش ڕێکارەکان چین ئەو پارێ چۆن کۆ دەکرێتەوە؟ ئەو پارەیە بەدڵنیاییەوە لە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان بە پێی مادەی 45 تحدید کراوە هەر پێبژاردنێک کە بە گوێرەی ئەم یاسا بکرێت داهاتەکەی دەچێتە ناو ئەم سندوقە و هەر ماڵێکی گواستراوە و نەگواستراوە بە پێی بڕیاری دادگاکان دەستی بەسەردا بگیرێ و دەفرۆشرێت و داهاتی ئەم فرۆشنەش دەچێتە سەر ئەم سندوقە و وەکو داهاتی سندوقەکە هەژمار دەکرێت و بەکاردێت. زۆر باشە. پێشتر بۆ نمونە ئەگەر وەبەرهێنەرێکیان کەسێک مزگەوتێکی دروست کردبا قوتابخانەیەکی دروست کردبا نەخۆشخانەیەک لێ خۆشببوونی هەبوو بەرامبەر بە هاوردەکردنی بەشێک لە کەلوپەلی بیناسازی یان هەر بابەتێکتر بیرتان لەوە نەکردووە کە وەبەرهێنەران هان بدەن لینکێک لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و ئێوە وەبەرهێنەران هەبێتن کە کاتێک فان دەکەن لەناو ئەو سندوقە لێ خۆشببوونێکیان بۆ هەبێت بەرامبەر بە هەندێک بابەتی تر هەم سندوقەکە پێ بڕدەکرێتەوە لە بەرەوەی ئەمەش شیاندنەوەی ئەم کەسانە کەمتر نییە لە فێربوونی منداڵێک لە قوتابخانەیان کەسێک لە مزگەوت. بەدڵنیاییەوە پێویستە سەرەتا بۆ وەڵامی پرسیارەکەت پێویستە ئاماژە بەوە بدەم کە هەرێمی کوردستان لە سەرەتای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە لەسەر ئەساسی بنەما یاساییەکان. دوای دەرچوونی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 و پێکێنانی لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر و دانانی استراتیژی نیشتیمانی و دەرکردنی ئێستا لە کاتی ئێستادا بە خۆشحاڵیەوە بنەما یاساییەکان لە ڕووی دانانی یاسا و ڕێنمایی و هەژماری بانکی و فکرێ و پرۆپۆزەڵەکانەوە هەمووی ئامادەیە و ئەمە پێشکەوتنێکی زۆر باشە و لە کاتی ئێستادا بە خۆشحاڵیەوە ئێستا
لە بەڕێز سەرۆشی حکوومەتەوە تا هەموو وەزیرە بەڕێزەکان و هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکن لە بەرەمگاربوونەوەی مادەی هۆشبەر بە دڵنیاییەوە ئەو پرۆژەی کە جەنابەت باسی دەکەی و چەندین پرۆژەی تریش بۆ زیادکردنی سەرچاوی داهاتەکانی ئەم سندوقە دەبێ بیگیرێتە بەر و ئەمە پێویستی بە بڕیاری حکوومەتە بە دڵنیاییشەوە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 ئەویش پێویستی بە هەموارە لەبەرەوە ئێمە تێبینیمان لەسەری هەیە و خەڵکی تریش تێبینی هەیە و بەشێکی ئەم تێبینیانە پەیوەندی بەو داهاتانەوە هەیە کە بۆ ئەو سندوقە دیاری کراوە بە دڵنیاییەوە ئەوە دەبێ هەوڵی زیاتر بکرێت داهاتی زیاتر بۆ ئەو سندوقە دابین بکرێت لەبەر ئەوەی ئەو خزمەت گوزاریانەی کە لە ئەستۆی ئەم سندوقەیە بە مقارنەتەن بەو داهاتانەی کە داخڵی سندوقەکە دەبی لە ئایندەدا پێگومان داهاتی سندوقەکە زۆر کەمتر دەبێت لەو پێداویستیانەی کە پێویستە پێشکەش بە خەڵکی باش ئەوبوانی مادەی هۆشبەر بکرێت ئەو بازرگانانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن لە زۆرێک لە وڵاتان کاتێک خۆی بازرگانەکە دەست بەسەردا دەگرێت یان دەستگیر دەکرێتن دەست بەسەر تەواوی مڵکە گواسترا و نەگواستراوەکانیدا دەگرێت لاری کوردستان ئەمە پەیڕەو دەکرێت بەدارەکان ئەمە دەکەن یان نە بەداخەوە تا ئێستا ئێمە هیچ بڕیارێکی دادگاکانی هەرێمی کوردستانمان نەبینیوە کە مسادەڕا یا بڕیاری گلدانەوە لە دادگاکان دەربچێت بۆ سەر مڵک و ماڵی گواستراوە و نەگواستراوەی ئەو بازرگانانەی کە دەستگیر دەکرێن لە کاتێکدا پێویستە بەپێ یاسا کە تهدید کراوە دەبێت لێ کۆڵینەوە بکرێت لە سەرچاوی داهاتەکانیان و لە مڵک و ماڵەکانیان هەر مڵک و ماڵێک کە لە نەتیجەی دەستکەوتنی بازرگانیکردنی مادەی هۆشبەرەوە دەستیان کەوتبێ بێگومان دەبێت بڕیاری گلدانەوەی بۆ دەربچێ و دەبێت بکرێ بە داهات و داهاتەکەشی بکرێ بەو سندوقە بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەوە جێبەجێ نەکراوە کوتا پرسیارم بە کورتی ئەو داهاتەی کە دێتنە ئەو سندوقە ئێوە چی لێ دەکەن داهاتەکە یاسا تهدیدی کردیە و لە مادەی 45 لە یاسای ژمارەیەشی ساڵی 2020 دیاری کراوە کە ئەم پارەیە بۆچی سەرف دەکرێت و لە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2023 وەزارەتی داراییشدا دیارە پشکی شێر بەبەر سنتەرەکانی شیاندنەوە و چاکردنی تەندروستی توژمانی مادەی هۆشبەر دەکرێت بە خۆشحاڵیەوە دەمێ ئەوە ڕابگەێنم لە کاتی ئێستادا کردنەوەی سنتەرێکی چارەسەر وشیانەوە لە پارێزگای هەولێر بە خۆشحاڵی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران موافقی داوە کە دروست بکرێ و ڕەزامەندیشی داوە کە تێچووی بە هاوکاری لەگەڵ قونسوڵیەی ئیمارات بە خۆشحاڵیەوە تێچووی دروستکردنی و نۆژەنکردنەوەی 2 قوتابخانە و بنکەیەکی تەندروستی لە شەقڵاوە دابین بکەن کە بکرێ بە سنتەرێکی شیاندنەوە و نووسرایش ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە کە ڕەزامەندی بدا بە بڕی 10 ملیار دینار بۆ هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی کە بە زووترین کات 2 سنتەری شیانەوەش لەو دوو شارە دروست بکرێت وەکو هەنگاوێکی بەپەلا زۆر سپاس بەڕێز سەفیر محەممەد ئەمین بریاردەری لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان سپاس زۆر سپاس بۆ ئێوەش سپاس